لە چەند وڵاتێکی ئەوروپادا بە بۆنەی تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر جینۆسایدی ئێزیدیەکان لەلایەن داعشەوە چەندین مەراسیم ئەنجامدرا. لە ئەڵمانیاش لە نزیک شاری فرانکفۆرت بەم بۆنەیەوە مەراسیمێک بەڕێوەچوو. هەسۆ هورمی کەسێکی ئێزیدیە و ماوەی چەندین ساڵە لە ئەڵمانیا دەژیت، خاوەنی ڕێکخراوێکی نێودەوڵەتیە، وەکو خۆی دەڵێت لە ماوەی ڕابردوودا بەردەوامکاری کردووە بۆ بە جینۆساید بەناساندنی کۆمەڵکوژی ئێزیدیەکان لە وڵاتانی ئەوروپادا. ناوبراو ئاشکرای دەکات بەم نزیکانە شاندێکی پەرلەمانی ئەڵمانیا سەردانی شنگال دەکات بۆ هەڵسەنگاندنی بارودۆخەکە. ونهو قول أوا دو أكتوبر دا دلكسيونكش برلمان ألماني بشتا شنغالي تقييم وضعي بكن كتشيت كارن بكن راسي جاتانه شو بينغافت براكتيك دا يتوصل قوة نهاتي نهاتين همو دراساتنا چكرن. نوێنەری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوو لە مەراسیمەکەدا و دەڵێت ئێمە لێرەین و دەمانەوێت بە حکوومەتی ئەڵمانیا بڵێن زیاتر لە 300,000 ئاوارەی ئێزیدی لە 36 کەمپی هەرێمی کوردستان دەژین و ناتوانن بگەڕێنەوە بۆ شنگال بەهۆی نالەباری ئاسایشەوە، بۆیە دەبێت چارەسەری ئەمە بکرێت. چەندین هەنگاوی گرنگمان گرتۆتە بەر بۆ ئەوەی هاوکاری خوشکوبرایانی ئێزیدی بین کە بەداخەوە تاوەکو ئێستا زیاتر لە 300,000یان لە هەرێمی کوردستان ماون و نەیانتوانیوە بگەڕێنەوە زێدی ڕەسەنی خۆیان لە شنگال. ئەوەش بەداخەوە بەهۆی ئەوەی کە تاوەکو ئێستا دۆخی ئەمنی شنگال نالەبارە. شەڕی داعش جگە لە ئاوارەکردنی کوردانی ئێزیدی لە ناوخۆی وڵات و ناچارکردنیان بە جێهێشتنی ناوچەکانیان بووە هۆی ئەوەی نزیکەی 100,000 کوردی ئێزیدی بەرە و دەرەوەی وڵات کۆچ بکەن. تاوەکو ئێستا ژمارەیەک وڵاتانی ئەوروپا وەک هۆڵەندا و بەلجیکا و ئەڵمانیا و نەمسا و بەریتانیا کۆمەڵکوژی ئێزیدەکانیان بە جینۆساید ناساندووە. لە ئەڵمانیا یادی 9 ساڵەی کۆمەڵکوژی ئێزیدیەکان کرایەوە. ئێزیدیەکان دەڵێن هەرچەندە پەرلەمانی ئەم وڵاتە بەڕەسمی کۆمەڵکوژیەکەی بە جینۆساید ناساندووە، بەڵام تاوەکو ئەم کاتە بەکرداری هیچ هاوکاریەک و یارمەتیەک لەلایەن حکوومەتی ئەڵمانیاوە پێشکەشی ئێزیدیەکان نەکراوە. بارزە حەسەن، کوردستان 24، ئەڵمانیا.